کارمەندێکی شارەوانیە شەقامەکانی شار پاک دەکاتەوە. ئێرە شەقامی کاک ئەحمەدی شێخە لە سلێمانی، یان ڕوونتر بڵێم بەردەم مزگەوتی گەورەیە. تا چاو بڕکات خۆڵ و خاشاک و زبڵێکی زۆری لێیە. یعنی خەڵک زۆر کەم هاوکاریمانەکە. ئەم کارمەندی شارەوانی هاوین بێت، زستان بێت، شەو بێ یان ڕۆژ، خۆی و هاوڕێکانی شەقامەکان پاک دەکەنەوە. بۆ تقریبی 3 ساڵە چێ خەریکە میشم. ئەو کاسبکارانەی لە بازاڕان زۆر کەم هاوکاریمانەکەن. یعنی بڵێن بە ڕێژەیەکی زۆر کەم، یعنی کە بڵێن بە 5 دەسە ژمێدرێن. بەڕاستی بەرنامەمان هەبوو بە دوو شێوەیە. لێپرسراوی بەشی خزمەتگوزاری شارەوانی سلێمانی دەڵێت شارەوانی و کۆمپانیاکانی پاکەرەوە کاری خۆیان دەکەن، بەڵام ئەوەی لەم گوزەرەیە هاوکار نین لە پاک و خاوێنی. وتیشی لە سلێمانی ڕۆژانە 1000 بۆ 1200 تۆن خۆڵ و خاشاک کۆ دەکرێتەوە. دیمەنە ژێ نیگەرانی هەمومانە، دیمەنێکە کە ئەتوانین بڵێن هاوکاری نەکردنی خەڵکە بۆ ئیلاکی و مانوبوونی شارەوانی، کە شارەوانی لە بەیانیەوە هەتاوەکو 10 و 11 شەو لەم شەقامانە کاری پاکردنەوە ئاکا. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەیبینن لێرە ئەمە پاشماوەی چەند سەعاتێک لە کارکردنی دەزیار و عەرەبانچیەکانە. شاری سلێمانی ڕۆژانە نزیکەی 1000 بۆ 1200 تەن خۆڵ و خاشاکی هەیە کە ئەبرێ بۆ تانجەرەوە و بە نزیکەی 750 کرێکار لە ناو شارە هەڵەسن بەو کارە، زایدا نزیکەی 250 بۆ 300 ئامێریش هەڵەسێ بە کۆکردنەوەی ئەو خۆڵ و خاشاکە. نزیکەی 100 کارمەندی لێ، بەڵام بەعام دەستگەرە بەڕێزانە یا دوکانارە بەڕێزەکان زۆر جار کە ئەمان ڕێنماییانەکەن کە هاوکاریان بکەن یا خۆڵەکانیان بە شێوەیەکی تەندروست کۆکەنەوە بۆی ئەمان ئەرکەکانی سەرچانیان تۆزە کەم بێتەوە. سیرەکەی ڕوبەڕووی گلەیە بنەوە، یاڵێ مەسەلەن ئەو ئەرچی خۆتانە لە کۆڵ خۆی ئەکاتەوە لە پیسی و خۆڵ و خاشاکە لە دوکانەکەی خۆی یا لە چواردەوری خۆی کۆکە فڕێیا دوورێ خاتەوە ئەڵێەوە ئەرچیەوەیە ماڵعلم کە جزئێک لەو ئەرکاکەوێتە سەرشانی خۆی یا تووڕە ئەبێ لێ یا تووشی قڕە ئەبێت. مادەم هەمومان لەم شارەدا دەژین ئەرکە لە سەرمان پاک ڕایگرین. وەک کارمەندێکی شارەوانی ژووتی تکایە ئێمە ماندوو دەبین بۆ ئەوەی بۆنوبەرامەی شارە حیاتەکە هەر وەک خۆی بێ، دە ئێوەش هاوکار بن لە پاک ڕاگرتنی. ئاوەڕعەلی گەلی کوردستان، سلێمانی.